کاری ژنانە و ژنانی کۆیلەی مدێرن کورتە راپۆرتێک سەبارەت بە دۆخی ژنانی کرێکار لە کوردستان. ئەم بابەتە لە سایتی دەنجی کرێکار وەرگیراوە لە نووسینی سەوسان سەلیم. ئەگەرچی هێشتا ئامارێکی دەقیق لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوەوە نەخراوەتە بەردەست، بەڵام دەستگاکانی حکوومەتی هەرێم ڕایانگەیاندووە ژنان ڕێژەی لە سەدا چاردەی کرێکارانی کوردستان پێکدێنن. بێگومان ئەم ڕێژەیەش لەگەڵ ئەوەدا کە ناهاوسەنجیەکی یەکجار گەورە لە نێوان بەردەستخستنی فرسەتی کار بۆ ژنانی ئامادە بەکار و بەهرەمەندبوونیان بە مافی کارکردن لە چاوپیاواندا ئاشکرا دەکات، هاوکات ئەو ڕاستیەشمان پێدەڵێت کە نایەکسانی نێوان ژن و پیاو لە سایەی سیستمی دەسەڵاتدارێتی ئەمڕۆی کوردستاندا هەر لە بواری یاساکان و مافەکاندا نەماوەتەوە و بۆ ئاستی حەقی کار و بەردەستخستنی فرسەتی کاری شۆڕ بۆتەوە. لە لایەکی تریشەوە ژنانی کرێکار بەو جۆرەی لە یاساکانی حکوومەتی هەرێمدا بە نانهێنەری ماڵ حساب ناکرێن، ژنبوونیان بۆتە مایەی پێدانی کرێ و موچەی کەمتر لە چاوپیاواندا کە لە کاری هاوشێوەدا کار دەکەن. هەروەها بێبەش دەکرێن لە کۆمەڵێک ئیمتیازاتی تر و زیاتریش لەو بوارانەدا دەخرێنە بەرکارەوە کە بە کاری ژنانە دەناسرێت. واتە کارێک کە پیاوان نانەوێت پێی هەستن، ئەمەش جۆرێک بە سوکسەیرکردنی ئەم جۆرە کارانەیە و ئەنجامەکەشی پێدانی کرێیەکی کەم بۆ ژنانی کرێکار تەواو دەبێت. ژنانی کرێکاری هاتوو لە وڵاتانی ترەوە سەرەڕای ئەوەی هەموو ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی ژنانی کوردستانە کەم تا زۆر ڕوبەڕووی ئەوانیش دەبێتەوە. ئەمە جگەلەوەی کە دەستدرێژی سێکسی، لێدان و سوکایەتی پێکردن، دەست بە سەرداگرتنی کرێ و بەڵگەنامەکانی سەفەر، کۆنتڕۆڵی ئازادیەکانیان و گەلێک دیاردەی نامرۆڤانەی تر بەرەو ڕوویان دەکرێتەوە. لەم بارەوە سەندیکاکانی سەر بە حیزبەکانی دەسەڵات لەگەڵ ئەوەدا دان بە بەم دۆخەی ژنانی کرێکار لە کوردستاندا دەنێن و لە لێدوانەکانیاندا باز لە هەبوونی کەیسی دەستدرێژی و پێشێلکاری قبوڵ نەکراو دەکەن، بەڵام هیچ کاردانەوەیشیان نییە و دۆخەکە بە شاراوەیی درێژە دەچێشێت. بەم حاڵەشەوە ژنانی کرێکار بەگشتی کارکردنیان لە کەرتە حکوومیەکاندا پێ باشترە تا کار لەگەڵ کۆمپانیا و کەرتی تایبەتدا، چونکە خاوەنکار و کۆمپانیاکان مافی ژنانی کرێکار پێشێل دەکەن و دەستیان ئاواڵاترە بۆ لە خوارەوە ڕاگرتنی مافەکانی ژنانی کرێکار. بەڵام لە ڕاستیدا بەهۆی ئەوەی لە کوردستان هێشتا یاسای کار پەسەند نەکراوە و سەرچاوە یاساییەکان و دادگای کار ڕۆڵێکیان نییە لە جێبەجێکردنی مافەکانی چینی کرێکاری کوردستاندا، لەوانەش مافەکانی ژنانی کرێکار هەردوو کەرتی گشتی و کەرتی تایبەت بە یەک چاو لە ژنان دەڕوانن و هەردووچیان لە دەرەوەی یاسایەک کە تایبەت بێت بە مافەکانی ژنانی کرێکار دەڕوانن و تا بۆیان بکرێت ژنانی کرێکار دەچەوسێننەوە. لە هەرێمی کوردستانیش وەک باقی وڵاتانی تری سەرمایەداری زەختترین کێشە کە ڕوبەڕووی ژنانی کرێکار دەبێتەوە کێشەی جێسەڵی سێکسی و خراپ بەکارهێنانی مێینەبوونی ژنە بۆ مەبەستی بازرگانی، واتە بازرگانیکردن بە جەستەی ژنان و چەوساننەوەی دەستی کاری ژنان. خۆی یەک پێشێلکاری جێندەریە کە ژنانی کرێکار بەهۆی ژنبوونیانەوە ڕوبەڕووی دەبنەوە. کاری ژنانە کە بەهۆی کاردابەشکردن لە بنەمای ڕەگەزەوە لە کۆمەڵگای سەرمایەداری کوردستاندا بەڕێوە دەچێت، جۆرێک کاری تاقیرکراوە و بەسووک تەمەشا دەکرێت. بەم جۆرەش ژنانی کرێکار زیاتر لە بوارەکانی خزمەتگوزاری، پاکیشکاری، پەروەردە و چاودێری و گەلێک کاری ڕوتیندا کار دەکەن و فرسەتی کەمیان لە شوێنە هەستیار و پڕدەرامەتەکاندا پێدەدرێت. ژنانی کرێکاری لێهاتوو نمونەیەک لە کۆیلەتی مدێر. ئەگەرچی مێدیاکانی هەرێمی کوردستان زۆرێک لە ڕاستیەکان و زانیاریەکانی دۆخی ژنانی کرێکاری هاتوو باز ناکەن، بەڵام لەژێر فشاری ڕووداوەکاندا ناچارن هەندێک لەو کەیسانە بخەنە ڕوو کە ئاماژەن بۆ تاوانکاری و تراژیدیایەکی ئینسانی کە ئەم ئینسانانە تێیدا ئەکتەرن. کەیسی ئەو ژنە کرێکارە ئەندۆنێزیەی کە پارساڵ لە کەناڵی تەلەڤیزیۆنەکانەوە بڵاوکرایەوە و دوای سکپەربوون و لێدان و چەندین جار دەستدرێژی کردنە سەری، بەڵام هێشتا تاوانبار سەربەرزانە دەسوڕێتەوە. ئەمەش هێمایە بۆ دیاردەیەکی شەرمهێنەر کە تێیدا ژنی کرێکار بووەتە کۆیلەی خاوەنکارەکان.
ئەم کەیسە ئەوە دەردەخات ژنانی کرێکاری هاتوو لە خراپترین بارودۆخدا دەژین و کار دەکەن و زۆربەیان ڕووبەڕووی فشاری دەرونی و جەستەیی دەبنەوە. کەیسی خۆکوشتنی چەند کرێکارێک بە بەهانەی هەبوونی کێشەی دەرونی داخراون و تاوانباران ئاشکرا نەکراون. دەنگۆش هەیە کە ئەو کرێکارە بیانیانەی کارگوزەرانی دەکەن دەستدرێژیان دەکرێتە سەر و بە زۆر لەشفرۆشیان پێدەکرێت. لە هەندێک لە هۆتێلەکان ناچار دەکرێن شەوانە لە دەرگای ژوورەکان بدەن و لە میوان بپرسن کارتان بە من هەیە یان نا. سەعاتکاری ئەم ژنانە سنووری نییە و لە باشترین حاڵەتدا دەگات بە 16 کاتژمێر لە ڕۆژێکدا. لێکۆڵینەوەی دام و دەستگاکانی پۆلیسی سلێمانی دەریخستووەکە لە ناوەندەکانی مەساژکردن لەشفرۆشی بە کرێکارە بیانیەکان دەکرێت و لە کاتی هەر جۆرە ناڕزایەتیەکیش موچەکانیان دەبردرێت و هەڕەشەی لێسەندنی پەسپۆرتەکانیان لێ دەکرێت. ئەمە وێڕای ئەوەی کە فرۆشتی ژنانی کرێکار بە باندە لەشفرۆشیەکان و بۆ خوارووی عێراق لە حاڵەتەوە بۆتە دیاردە لە هەرێمی کوردستان. بەداخەوە ئەم هەموو ئێهانە و سوکایەتیکردنە و بەم کۆیلەکردنەی ژنانی کرێکار کەچی ئەوان هێشتا لە ترسی لە دەستدانی کارەکانیان و دەست بە سەرداگرتنی موچە و پاسپۆرتەکانیان ئامادە نین ناڕزایەتیەکانیان ئاشکرا بکەن. ئەمەیە ئەو دۆخە ناهەموارەی کە ژنانی کرێکار تێیدا کراونەتە کۆیلەی سەرمایە و خاوەنکار و کۆمپانیاکان. ئەمە کۆیلێتیەکی مدەرنە.